ئەم کات و هەموو کاتێکتان باش لە ئێوارە 24 ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان بن. کوردانی ئەڵمانیا 19 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. بەرکەوتوانی چەکی کیمیایی ئێمە بێت پۆڵێنیانکەین بۆ دوو بەش. کاریگەریەکانی ڕۆژوو لەسەر بەرکەوتوانی چەکی کیمیایی. لە دوهۆک نرخی تەزبیح دەگاتە $2000. لە وەرزی بەهاردا و لە چاوەرزەکانی دیکە خواست لەسەر بەرهەمەکانی وەکو دۆ، ماست، پەنیر و قەیماغ و سەرجەم بەرهەمەکانی دیکەی سپیایی زیاتر دەبێت. ئافرەتێکی دەست و پەنجە ڕەنگین ئەزمونێکی بەرچاوی لە دروستکردنی پەنیر، ژاژی و ماست و دۆ هەیە. ئەو باس لە چۆنیەتی دروستکردنیان دەکات. ئەی باڵێوی نودوایەکەنە ناو منجەڵە و تۆزێک گەرمێکەین بە حاڵاوە زۆر نا ئەوە تقریبان 50 گەرمکە و گەرم نەبێ هەوێنی تیەکەین کە هەوێنمان تێکرەبێن نەخێنە ژێر بەتانیەکە و لێدایە پۆشین و تا دەوری 2 سەعات و نیوێ ئەمێت. هێنی تۆ لای حیوانەکان پختۆ پاگەی ئەی پاڵێوی دوای پیاڵێزنەکەی ئەوی خێتە ناو مەنجەڵێکەوە بۆ خۆی تۆزێ گەرمە بێ و هەوێنی تیەکەی تا هەوێن و تێکرد ئەبێ دایە پۆشی تا ئاوا 2 سەعاتێ دایانی دوای کە داوانێتە چێزانی مێوە ئەخێتە یا سەلاجە با تۆزە سار دوێ ئەگەر جەو گەرم بوو ئەگەر جەوی سار بووەکەی ناو مەشکۆ بۆ خۆ ئێژنێ پەنیر دروستەکەم ئەمە دروستەکەم دۆشکە دروستەکەم ماسی کوڵیاگەمان هەیسە بە کوڵاوی ئێشینین ئەیخۆین تۆ دۆی بکڕێت دامی ئاوبا بۆچی باش یان سچگەکە یان نەگرتوێ پێدێن لەبەرەوە تێکەڵاو بێ شیرەکەی لەگەڵ هەوێنەکە بەڕاستی هیوایە زۆر بە تاسوخە بەوەی کە بێتە ئێرە شتێکی خۆمانە بەرێتەوە لەگەڵ خۆیان و حەزی لێ ئەکات جاری وایە مناڵێکی بچووکە کە نازانێت خواردنی کوردەواری چییە کەی لەگەڵ دایکەکەی یێت بەڵام حەزی بۆ شتەکان ئەڕوا کەواتە ئەم شتە خۆمانانە هەر ئەمێننەوە مادام مناڵەکانش حەزیان لێتی و خەڵکە دوورەکانی زۆر حەز بەمە ئەکان زیاتر خەڵکی منتیقەی هەولێر و ڕانیە و قەڵاتجێ و کەلار و گەرمیان زۆر ینی بە تاسو خۆن بۆ ئەم شتانە کەیانە ئێرە پێشەوەی حەز لە سەفرە و سیاحەتەکە بکەن حەز لەم دوکانانەکەن. لە کوردستان زۆرن ئەو کەسانی بەرچەکی کیمیایی کەوتون و ئێستاش بەدەست ئازارەکانیانەوە دەناڵێنن. مانگی ڕەمەزانیش لای ئەوان پیرۆزە و حەز دەکەن وەکو زۆربەی خەڵک بەڕۆژوو بن. هەر بۆیەش دکتۆر هەرێمستار باس لە کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر ئەو کەسانە دەکات کە بەرچەکی کیمیایی کەوتون و لەگەڵ ئەوەشدا بۆ ڕۆژوگرتن پۆلێن بەندیان دەکات. بەرکەوتوانی چەکی کیمیایی ئێمە بێت پۆلێنیانکەین بۆ دوو بەش. بەشیشان ئەو نەخۆشیانەیە کە با بڵێن وەکو چاو وەکو پێست کە ئەمە توانین بڵێن کاریگەریکی وەهینیە لەسەری ڕۆژوگرتن و کۆمەڵێکی تریان کە ئەو بەرکەوتوانن کە کۆندامی هەناسەیان
کێشەی بۆ دروست بووە ئەمانیش دوو بەشن بەشێکیان ئەوانن کە نەخۆشە درێژخانەکانی تریان هەیە وەکو شەکریان لەگەڵە زەختیان لەگەڵە کێشی دڵیان هەیە کە بەڕاستی ئەمانە بەڕاستی ئەو گروپن کە بە حکمیەوەی کە زیاد لە نەخۆشییان هەیە وەک پێی ڕێنمایە تەندروستیەکانیش باشتر وایە کە بە ڕۆژوو نەبن لەبەر ئەوەی ڕوون نییە لەوەی کە کامیان تووشی کێشە ئەبێت و بەپێی هەموو ستانداردێکی پزیشکیش بەڕاستی مەسەلەی بوونی نەخۆشی درێژخایان و لە ناویشیانە شەکرە بە تایبەت جا ئەمان نەخۆشی سیەکانی هەبێیانەی بێ باشتر وایە کە بە ڕۆژوو نەبێت ئەگەر بابەتی سیەکانیش بێتە سەرەوە بە دڵنیاییەوە بە ڕۆژووبوون ئەگەری توشبوون و بابری خراپتربوونی باری تەندروستیان زیاکات بەڵام هەندێکی تریان هەن کە تەنها گرفتی سیەکانیان هەیە ئەمە ئەتوانین هەرچەندە لە وڵاتی ئەمە بەڕاستی تا ئێستا نەمانتوانیوە کە با بڵێن پشکنینی پێش ڕەمەزانیان بۆ بکەین بە یەک دوو مانگە پێش ئەوە بێن ئەوەی کە پێ ئەوترێت هێڵکاری سیەکان و با بڵێن حاڵەتەکانی خۆیان ڕۆژانە وەزی خۆیان چۆنە پرسیاران لێ بکەین و پۆڵنیان کەین بۆ کەسانی کە باری تەندروستیان جێگیرە بۆوانی کە باری تەندروستیان جێگیر نییە باوا دابڵین ئێمە توانیمانە ئەمە بکەین ئەوانی کە باری تەندروستیان جێگیر نییە بەو مانایی کە لە مانگێکە لەوانەیە جارێکیان زیاتر پێویستیان بە داخڵبوونی نەخۆشانە هەبێت ئەمانە باشتر وایە کە بە ڕۆژوو نەبن وەگرفتی ئێمە لێرە ئەوەیە کە بوونی ڕۆژوو کاتەکان بە یەکسانی دابش نابێت و بەشە لە نەخۆشەکان بەبێ ئەوی پرز بە ئێمە بکەن خۆیان عیلاجەکان ئەوەستێنن یان عیلاجەکان بۆ نەڵە بیرم چووە یان پێی وایە کە بەکارهێنانی ئەو جۆرە عیلاجە بە تایبەت پەمپەکان ڕۆژۆکی بەتاڵەکاتەوە بۆیە ئەبینی لە مانگی ڕەمەزانە ئەم نەخۆشانە زیاتر گرفتیان بۆ دروست ئەبێت کە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە نەبوو بە ڕۆژوو بوونایە چونکە باری تەندروستیان ڕێگەنایەت و پێویستیان بە خواردنی دەرمان هەیە زیاد لە دووشەم کە تۆ لە ڕەمەزان ئەتوانی دووژەم بەکاری بهێنی و بەشێکیشان ئەوانن کە باسم کرد کە دەرمانەکانیان وەستانووە بەبێ ئەوی پرسکەن ڕێنمایان وەرنەگرتووە ئەبینین لە بیدایەت یان لە ناوەڕاستی ڕەمەزانە ئەو نەخۆشانە جارێکتر باری تەندروستیان تێکەچێت و ناچارە بن کە لە خەسخانە بیان هێڵینەوە مەسەلەی ڕێژەکە ڕەنگە وەکو ڕێژە نەگۆڕێت بەڵام ئێمە گرنگتر لە ڕێژەمان هەیە ئەویش تێکچوونی ناوەناوی نەخۆشەکانە ئەمانە لە بە حکمیەوەی کە عیلاجەکان ئەوەستێنن ئەگەری توشبوونیان بە بابلێن تەنگە نەفەسی و هەوکردنی سیەکان زیاترە بێت و ئەمە لە بەروی مانگی ڕەمەزان تەنها مانگێکە ئەتوانین بڵێن زیاتر کاریگەریە کتوپڕەکانی زیاترە وەک لە درێژخایەنەکان داخلی ئەو کاتێککە ئامێنێتەوە لە نەخۆشخانە بەشێک لەمانە خۆشببختانە دوای وەرگرتنی چارەسەر باش بن بەڵام کێشەکە لێرەدایە کە ترسی ئەوە هەیە کە وەستانی ئەو دەرمانانە کاریگەریەکی کوشندەی کتوپڕی هەبێت ئەوە یشێکە لە گرفتەکانمان بەڕاستی کە ئێمە هەموو کات ئەمان بە تایبەت و نەخۆشەکانی تر پێشتر ڕێنمایی وەرناگرن یعنی زۆبەی کات لە دوای دروستبوونی کێشەکان ڕێنمایی وەرەگرن. پۆلیسی دارستانی گەرمیان بە زمانی بەڕۆژوو لە سەرەرکەکانیان نوەوەج بۆ پاراستنی بێچواسکەکانە لە دەست ئەو ڕاوچیانەی کە بە مانگی ڕەمەزانیش بەزەییان بە ئاژەڵەکان دانایەت. هەر بۆ یارکی پاراستنی ئاژەڵەکان بە تایبەت بێچواسکەکان لەلایەن پۆلیسەکانی دارستان قورستر بووە. پۆلیسێکیش دەڵێت ئەم ناوچێ پڕە لە ئاژەڵی جۆراوجۆر و ڕاوچیەکانیش بێویژدانانەوە بۆ دەستکەوتنی بڕەپارەیەک پەلاماریان دەدەن و تەنانەت بەزەییان بە پێچووە ئاسکەکانیش نایەت. پۆلیسی دارستانی گەرمیان لە شەو ڕۆژ لە هەوڵداین لە بۆ پاراستنی ئاژەڵەکیەوەکان لای سنوورە بەڕاستی ئاژەڵی زۆری لێیە ئیتر وەکو ئاسکمان لە سنوورەکە هەیە ئیتر زۆر بە جاریش ڕاوچی تێبێ ئیشدانانە لەم وەرزەشدا سەوەرزی زاوزۆ و بەشکەیە سەمە تا چەند خاڵێکمان کردووەوە خاڵێکیانەوە خاڵێتر لەورە سێ خاڵمان دروست کرد بە پاراستنیان بەم ڕەمەزانە یعنی لە سەعات 5 پۆلیسمان لە دەشت دەرەچێت یعنی لە دە پۆلیسمان لە 5 بەیانەوە دەرەچێت وە مەوسمە ئەیسە وەشتی
کاتی وەڵە کاتی وەڵە بەچکە ئاسکە ینی خەڵکۆنە بێژدانە بەم ڕەمەزانی شەتێت ئەم بەچکانە بە یعنی نە زەمیر نە دیانە یعنی هیچ شتێک قبول ناکە لەمانە تێت ئەیوا بۆ 100,000 بۆ 200,000 ینی ئەو بەچکات زێ لە بەردایکێ بات ترەوە وەزعکەوەتان ئێمەش لی دەشتین بە شەو بۆم چوار وەرزە شەو ڕۆژتر ئەوەتانێ وەزعکەوت سنوورەکەمان ئەلێرایتر ئەوە سێ خات دوو خاڵە و لەورە ئەمش خاڵێت رەمە سێمین خاڵێمە لێرە کردمانە و گەڕۆکمان هەیە لی مەفرەزەی گەڕۆک سوڕەخوا لی سنوورا و ئاسکەکەی سا کاتی وەڵێت سعات تر شەوان سوڕێدات بەیانیان ئەی خەفێنە جێی تێلێت ئیتر بڕێ بۆ بەچکەکەی وای لێت تێ خۆیدادە دەم تووە بەس بەچکەکەی نەوەی داواگەن لە مامۆسایانی ئاینە لە بەرپرسانی حکومی و حزبی و لە هەموو لایەنە پەیوەنددارەکان لە دەستگای ئیعلامیەکان لە هەمویان بەرنامەیەک دابرن بۆ ئەوەی ئەم دیاردەی ڕاوە نەمێنێت یعنی دیاردەی ڕاوە بە هەمان یعنی لە ناوە چێت یعنی وە دە ڕۆژ تێن یعنی گشتی لە ناوەدەن وە دە ڕۆژ ئەم ئاژەڵە لە یعنی چای لێ بنەکەنە وە دە ڕۆژ نامێنێت یعنی قەتڵ و عامێکەکان ئەو پەڕی قەتڵ و عامەکرێت لە ڕاو چییە و لە کات بەچکایە تێ بەچکەکەیەوە تا دایکەی مردارەوێتەوە یعنی زەمیر ئەوە زەمیرانێ تێن بەچکانەوەن بۆ 150,000 100,000 بەچکەی 150,000 تێ بەچکەکەی ئەوات یعنی بەچکەیەوە دایکەی لەورا مردارێتەوە نەباڕێنێ بووی لە کوردستان تەزبیح بایەخێکی زۆری هەیە و وەکو ئارەزوویەک خولیای دەبن بەتایبەت بە تەمەنەکان بایەخی تەزبیحش بە جۆرێکە کە لە هەندێک شوێن بە دۆلار نەبێ کڕین و فرۆشتنی پێ ناکرێت ئەویش بەهۆی نرخە زۆرەکەیەتی لە گۆشەیەکی بازاری شاری دوهۆک بازارێکی بچووک هەیە بە بازاری پیرەمێردان ناسراوە و بەشێکی زۆر لە تەزبیح فرۆشانیش لەم بازارە کاسبی خۆیان دەکەن هەر بۆیە بە بازاری تەزبیحش دەناسرێت عثمانی گلب قیمتن عثمانی جی نینه قهرمانت قدیمن غرامت تو تقریبا 16-17 دلارانه زنگین کردن برا ما کی دکریدن نه نویسی که قهرمانت بگاویج خیلی سخته نه مزورن اما تسبیح بری فیگاوی فری و خودم 500 دلار دانه ندم یه بی سر و برجیم خدای دکتین گرانن تقریبا 20 ورقه خوشتین و دکتین برقه چون ذوقه ابن ذوق خويا لكن بريميت ما حد سندروسيت كامل كان سندروسيت 500 600 450 650 كنت ناكل سلاوي هاي قديمة وهمين ناصن بيجني سندروس داري صنوبر يعني شحمية لاوتر نوع كهرباء ألماني شحمية لاوتر كهرباء ألماني وبولونيا هي ولتوانيا هي أوكرانيا هي جاي سنكي ألمانيا شحمية جرانترا بولونيا نا 10 غرام 10 دلار 12 أوكرانيا 5 دلار حتى 10 دلار لتوانيا 10 حتى 20 دلار جحير حاجة تسبيت كتوست كان هيك النورجينا ترابة بس بيرمرت منع أو حسن دروست كان الجحيد ما تسبيت واد هيرن ابدو هزار بسي هزار أنا هم أنا زدري
سێ قوتابی پەیمانگای کۆمپیوتەری شاری ڕانیە ڕۆبۆتێک دروست دەکەن کە توانای گواستنەوەی داتا و زانیاری لە دوورەوە هەیە. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەو ڕۆبۆتە لە ڕێگەی چەقۆیەکی تیژ و ڕشتنی گازی فرمێسک ڕێژەوە دەتوانێت بەرگری لە خۆی بکات و لە کاتی کۆنتترۆلکردنی لەلایەن بەرامبەرەکەی توانای ئەوەی هەیە کە خۆی بتەقێنێتەوە تا پارێزگاری لە نهێنیەکانی بکات. ئێمە سیارەیەکمان دروست کردووە بۆ کاری سیخڕی بەکاردێ. سیارەکە لە سێ بەشی گرنگەوە پێکاتوە. سەرەتا کامێڕەیەکی هەیە داتایەکان خەزم دەکات دەیانگوازێتەوە نێو کۆمپیوتەرەکە. لە نێو خۆشی کامێرەکە دووبارە داتایەکەی خەزم دەکاتەوە. ئیشی دووەمە غازی فرمێسک ڕێژمان بۆ داناوە. غازەکە بەکاردێ بۆ بەرگریکردن لە خۆی و بۆ نمونە ئەو شوێنەی کە کۆنتترۆلی دەکاتەوە. ئیشی سێمان پانکەیەکی هەیە کە دیفاعکردن لە خۆیەتی. پانکەی چاقو کەتەرێکمان بۆ داناوە لە پێشەوەی دیفاعکردن لە خۆیەتی. ئیشی ئاخرشتمان بۆ نمونە کە سیارەکە دەگیرێ. ئێمە شوێنمان بۆی هەڵگرتووە کە سیارەکە لە نێو خۆیدا داتایەکان لە ناوبەرێ هەموو شتەکان زانیاریەکان لە ناوبەرێ بتەقێتەوە. دوگمەکەمان لەسەر ئەم کۆنتترۆلە بەکارهێناوە دوگمەکەی بۆ نمونە دایگری یەکسەر بیتەقێنێتەوە و هیچ شتێکی تێدا نەمێنێ داتایەکانیش دەچێتە نێو کۆمپیوتەرەکەەوە. سیارەکەی ئێمە 6 تای هەیە. دوو دانەی بێزمان بۆ داناوە بۆ جوولەکردن کارەبای لەسەرە دەتوانێت جوولە بە سیارەکە بکات تایەکانی کە بۆ بەرگریکردنە لە خۆی. هەر هەموو شتەکانمان ڕێخستووە بە پێی کۆنتترۆلەکە بە پێی سیارەکە و دووری سیارەکە ڕۆیشتنی سیارەکە. وەکو سێگە جیان سێ خوێنکار بڵم لە پەیمانگای کۆمپیوتەری ڕانی ناحکومی هەستاوین بە دروستکردنی ئەم پرۆژەیە لە هەفتەی پێشوو لە فیستیڤالێکدا عرضمان کرد. ئەم پرۆژەیە پێکاتوە لە سیارەیەک بە ناوی ڕۆبۆتیک. ئەم سیارێ تەواو داتای دەگوازێتەوە بۆ شوێنێکی سێڤەرێکی تایبەت بە خۆمان هەیە بڵێ لە ئەو سێڤەرە هەموو داتایەکانی تێدا خەزنە هەم سیارەکەش بۆ خۆی داتایەکان خەزن دەکاتن. ئەم سیارە پێکاتوە لە دوو بەشێکیان نیتۆڕکینگە بەشێکیان داینەمیکە. ئەم داینەمیکە بۆەوەیە سیارە کۆنتترۆلی سیارەکەی بکەن. نیتۆڕکینگەکە ئەو داتایانە لە سیارەکەی دەگوازێتەوە بۆ سێڤەرێکی تایبەتمان بۆ داناوە. سێڤەرە تایبەتێکە 1 کیلومتر دەگوازێتەوە بەس بەشی داینەمیکە بەداخەوە هەر ئەوەندەمان لە دەسەڵاتدا بوو تەنها دووری 150 مترێک کۆنتترۆل دەکرێتن. سێڤەرەکە تەواو داتە ئەم سیارە تەواو ینی دەتوانێت کۆنتترۆل بکرێت بە هەموو شێوەیەک. یەکەم شت ئەو سیارێ دەڕوا بۆ هەر چوار لای یان بێکێشە کامیرەیەکی لەسەر 360 دەرەجە دەسوڕێ بۆ خۆپاراستن لە هەر گیر و گرفتێکیانە و کەسەی بەرامبەر یان هەر کەسێک بەکاری دێنێ بڵێ سیارن بۆی تووشی کێشە نەبێ سێ خۆپاراستنی لەسەرە. یەکەمیان ئەو چەقۆی لە پێشی سیارەکە دیارە. دووەمیان ئەو بۆنەیە کە لەسەرەتی. سێمیان دوگمەیەکی سوورە لەسەر کۆنتترۆلی سیارەکەیە کە ئەو دوگمەیەدا گیرا ئەو سیارە دەتوانانی یان بتەقێتەوە یان بە تەواوەتی بسووتێ کەسی بەرامبەر ناتوانێت سوورێکی لێ بنێ. هەموو داتایەکان ناو سێڤەری تایبەت دەمێنێتەوە. پرۆژێ ناڵم پێرفێکتە لەبەرەوەی کەم و کوڕی زۆرە لە هەم لە ڕووی هەندێک بەشی سیارەکە لەبەرەوەی ئێمە لەسەر جیرفانی خۆمان کردووە توانای ئێمە هەر ئەوەندە بووە ئەوەندە بکەین. دواگەر بێت و لایانی پەیوەندیدار حکوومەت هەر لایەنێک بێت و یارمەتیماندا ئەو پرۆژەیە توانین تەواو پێشی بکەین بۆ دووری تقریبا 5 کیلومتر دەتوانانی کۆنتترۆلی ئەو سیارەیە بکەین بە داتای تایبەت بە سێڤەری تایبەت هەروەها بە کۆدی تایبەت دەتوانێت سیارەیە هەم لە ڕووی سکیۆریتیەوە زۆر بە قووەت دەیکەین. بەس ئێستا سیارەیەکە بە شێوەی رادیۆ کۆنتترۆل دەکرێت ینی نەمانتوانی تێیدا زیاتر ئەوەی بکەین هەر ئەوەندە لە تواناماندا بوو. هاوشێوەی هەموو مسلمانانی جیهان کوردانی دانیشتووی ئەڵمانیا ئامادەکاریان کردووە بۆ ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزان. هەرچەندە کاتی بە ڕۆژوبوون لە ئەڵمانیا 19 کاتژمێرە بەڵام ئەوان بە بەشێک لە کولتوری ئاینی دەزانن و هۆکارێکیشە بۆ کۆبوونەوەی ئەندامانی خێزان لەم مانگەدا.
لای بە ڕۆژ و بوانیش نانی کوردی بە شێوازی جۆرا و جۆر و شەربەت و شۆربای نسیک پێک هاتی سەرەکی سەرسفرەی مانگی ڕەمەزانن. ji bo kirîna kelûpelên rojiyê û pêdiviyên şîveke Remezanî, Kurdên Almanya jî diçin bazarên xwarinê û hin pêdiviyên Remezanê li gor derfeta rojiyê peyda dikin. Belê em wekû revenda Kurd ji derveyê welatî li Almanya, taybet em nikê li Dîsburgin bajarê Dîsburgê, me pêşwaziyeka germ li Remezanekî, Remezaneka pîroz e. طبعا رمضان ما یا کردستان یا باشور یا روشهلات روشاوا نوکیه وقتی دیجی بس تایبت ساعت زورن روزانه مثلا هر دو روز سه روز طبعا هم کلوپلت خورنت کردن تایبت مثلا ایواریا بو فطاره نیست که Danê Kurdî bi corên cuda û şerbet û şorba nîska li ba Kurdan pêk hatên serekena. Xwediyê dukanekê dibêje, bazara wî di Remezanê de neweke mihên din e. Ji ber xwarin kêmtir tê kirîn. Pişwar zêr Remezanê ew em dixwe amadekin bû mesela tiştê dukanê qespin xurmane, şebeta nadir ew evene tiştê mesela ezaq e. Wekî dî jî heveke berîngê pêtir e çunku xelkê me hemî tişta dikirît. Mesela fêqî, xedrawatî, ezaqî, nanî taybet. Nan gelek naçît wekî berîngê çunku gelek xelkê me nanî naxwin. Li maleke Kurdan, xanima malê şîveke kurdewarî hazir kiriye û ji çend corên bi tam pêk hatine. خودی همی وکی کردستانیه همی وک ایکه بس ساعت بدله همی خورنام چید کن همی تشتام چید کن دوک بیره ترشکه چید کن کتل دای چید کن کتل کوریه چید کن ایپراخو همی تشتام چید کن کیه کسو کاری مروی هبت بدف مروی گله خوش رمضانو راستی مرو فطار داین سفرا مروی معظم بد خوشه Li Almanya dora 19 demjimêran rojî tê girtin. Lê her kes nikare bi rojî be. Bi kêmanî li ser sifrekê malbat kom dibin û dibe beşek ji hevgirtina civakê. ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین بابەتەکان بەدڵی ئێوە ببێت تا ئێوارە 24 دیکە هەر ئاست بدەن.